سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم هەواڵابووریەکانتان پێشکەش دەکەم. جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ خەڵکی بە جلوبەرگی ڕەنگا و ڕەنگ و دڵخۆشیەوە پێشوازیەکی گەرم و گوڕیان لە جەژنی ڕەمەزان کرد. هەروەک هەمیشە گەڕان و ماڵ بە ماڵ و بەخشینەوەی شیرینی و نوقڵ و جەژنانە سیمای ئەم جەژنەش بوو. لە هەرێمی کوردستان جیاواز لە عێراق ئەمڕۆ هاوشێوەی ژمارەیەک وڵاتی دیکەی ناوچەکە وەک جەژنی ڕەمەزان دیاری کرا و خەڵکیش پێشوازیان لە ئەو جەژنە کرد. ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستانیش بۆ پێشوازی لە گەشتیاران ئامادەکراون چونکە پێشبینی دەکرێت کە گەشتیارێکی زۆر لە سێ ڕۆژی جەژنی ڕەمەزاندا ڕوو لە هەرێمی کوردستان بکە. ئەو وێنانەی لەسەر شاشەیە لە پەنای منەوە دەیبینین کە خەڵک چۆن پێشوازی لە جەژن دەکەن، چۆن یەک بەسەر دەکەن و هەروە چۆن جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن. ئەوەی کە بۆتە سیما لە جەژن لە هەرێمی کوردستان بەخشینەوەی شیرینی و نوقڵە لە جەژناندا و هەروەها سەردانیکردنی و گووا بەجێگەیاندنی سیلەی ڕەحم و بەسەرکردنەوەی خزمان و کەسان و دۆست و ئەحبابی ئەو کەسانەیە کە جەژن بەڕێ دەکەن. ئەوەی کە لە هەرێمی کوردستانەیە زیاتر خەڵکی خوازیارن کە جلی کوردی لە بۆنەکاندا لەبەر بکەن و دەشبینین پیاوان و ژنان و هەروەها تەنانەت مناڵانیش لە هەرێمی کوردستان بە جلی کوردیەوە جەژن بەڕێ دەکەن. لە بابەتەکانی پەیوەست بە جەژندا دەمێنینەوە ئەوەی کە لێرە من پێم گرنگە کە بۆ ئێوەی بخەمە ڕوو ئەوەیە کە جەژن و بۆنەکان تا چەند کاریگەریان لەسەر دیوە ئابووری و دارایەکەی وڵاتان دەبێت. ئەوەی من دەیخەمە ڕوو پێتان دەڵێم کە بەتایبەت جەژن و هەروەها بۆنەکان چۆن ئابووری چالاکەکەن و لە چ دیوێکدا بەشێک لە دامەزراوە دارایی و ئابووریەکان دەخەنە پشووەوە. ئەوەی کە هەیە سەبارەت بە جەژن و بۆنەکان و کاریگەریان لەسەر ئابووری بەم جۆرەیە. خاڵی یەکەم ئەوەیە کە بازاڕ جوڵەیەکی گەرموگوڕی تێدەکرد بە تایبەتە وڵاتانی کە زۆرینە تایدا جەژنی ڕەمەزان یاخود جەژنی قوربان و جەژنە ئاینیەکان بەڕێ دەکەن و هەروەها تەنانەت ئەگەر جەژنیش نەبێ بۆنەیەکی دیکە بێت لە هەر وڵاتێکدا لە هەر ناوچەیەکدا دەبینین کە جوڵەی بازار گەرم دەکەن و جوڵەی زیاتر دەخەنە بازارەوە. ئەوەی کە هەیە سەبارەت بە جوڵەی بازار ئێمە دەیبینین لە بەرە جەژناندا چونکە جەژن لە پێشە خەڵکی پێداویستەکانی جەژن دەکڕن جلوبەرگ بێ خواردن بێ و شیرینی بێ هەر بابەتێکی ترکە لە ڕۆژانی ڕابردووە بە راپۆرت و هەروەها لێرە زۆر جار ڕوونمان کردوتەوە چی خواستی لەسەرە. یەکێک لەو دیوانەی کە جەژن چالاکی دەکات گەشەی ئابووریە بە تایبەت لە کەرتی گەشتیاری. کەرتی گەشتیاری ڕۆڵێکی باشی هەیە لە بۆنەکاندا و بە تەواوی چالاکە بێت لە بۆنەکاندا بە تایبەت بۆنەیەکی وەکو جەژنی ڕەمەزان کە خەڵکی لە ماوەی 30 ڕۆژدا تا ڕادەیەک لە ماڵەوە بوون واروەها بەهۆی بە ڕۆژوبوونەوە خۆیان لە خواردن و لە گەڕان و لە گەشت گرتبوو. تەنانەت بینیمان کە لە 21 ئازار لە 21 سێدا خەڵک نەورۆزیش بوو کەمترین دەرچوون هەبوو بەهۆی ڕەمەزانەوە. بەڵام کاتێک جەژن دێتە پێش ناوچە گەشتیاریەکان واروەها جوڵەی گەشتیاری زیاد دەکات و دەبینین گەشتیارێکی زۆر دەچنەوە ناوچانەی کە خۆیان پلانیان بۆ دانەوە پێشتر لە جەژندا سەردانی بکەن. ئەمە تەنها ناوخۆییش نابێت بەڵکو هەندێک وڵاتن کە پێگەیەکی گەشتیاریان هەیە خەڵکی ڕۆیان تێدەکات. بۆ نمونە لە هەرێمی کوردستان هەندێک ناوچەی گەشتیاریمانەیە هاوڵاتیانی ناوڕاست و خواروی عێراق سەردانی دەکەن و تەنانەت وڵاتانی دراوسێش سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن. لەگەڵ کەرتی گەشتیاریدا هەندێک کەرتی پیشەسازی جلوبەرگ بەرهەمێنانی پێداویستەکانی جەژنیش و بۆ بۆنەکانیش دەبینین کە چالاک دەبێت. زیادبوونی جوڵەی بازرگانی جیهانی. لێرە ڕەنگە بڵێن جەژن پەیوەندی چییە بە بازرگانی جیهانی و با من پێتان بڵێم پەیوەندیەکەی چییە بێت. کاتێک پێش مانگی ڕەمەزان و تەنانەت لە مانگی ڕەمەزانیشە ئامادەکاری ئەکرێ بۆ جەژن ئەوەی کە پێویستە جلوبەرگ بە تایبەت خاڵی یەکەمە ئەوەیە کە جوڵەی بازرگانی تۆ پێگەی یاخود ڕووگەی دابینکردنی جلوبەرگ لە جیهاندا
بە پلەی یەک وڵاتی چینە، دواتر ڕەنگە لە هەرێمی کوردستان بازارەکانی هەرێمی کوردستان خواز لەسەر کەلوپەلی وڵاتانی دیکەشە بێ وەکو ئێران وەکو تورکیا و بە پلەی یەکەم چینە. کاتێک تۆ تەڵەبی یاخود خواست هەیە داواکاریەکی زۆر بۆ جلوبەرگ و پێداویستەکانی جەژن بکەین، دەبینین جوڵەی بازرگانی لە جیهاندا زیاد دەبێت و چالاکبوونی حواڵەکردنی پارە. ئەم خاڵە با بۆتان ڕوونکەمەوە بەبەستم چییەکە ئەڵێم حواڵەکردنی پارە چاراکە بێت لە جەژناندا. دەبینین ئەوانەی کە بە تایبەت لە وڵاتانی ئەوروپا و لە دەرەوەن خانەوادەکانیان بەر لە جەژن تا ڕادەیەک لەلایەن بەشێک لەو کەسانی لە دەرەوە وەکو دیاری بێ یاخود وەکو یارمەتی بێت پارەیەکی زۆر حواڵە ئەکرێت. بۆیە دەبینین بە تایبەت بەر لە جەژن لە چەند ڕۆژی بەر لە جەژن پارەیەکی زۆر لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە دەرەوە دێت بە شێوازێکی حواڵە. سەبارەت بە جوڵەی پشکەکان و کۆمپانیەکان، ئەمەیان تۆزێک جیاوازە بێ بەراورد بە جوڵە ئاسایەکەی بازار کە خەڵک بەرکەوتنی لەگەڵیا هەیە. لێرە دەبینین کەم دەبێتەوە لەو وڵاتانی کە بە تایبەت ڕێژەیەکی زۆر خەڵک تایدا پەیڕەوکەری ئاینی ئیسلامن و جەژن تایدا دەبێت. بۆچی؟ لەبەرەوەی دەکەونە پشووەوە. ڕەنگە لەو کاتەیە کە خۆی تەرخانەکە بۆ جەژن هیچ مامەڵەیەک بە هیچ لە پشکەکانەوە نەکا و دەبینین لە کۆمپانیەکانی شتای ڕادەیەک مامەڵە لاواز دەبێت چونکە هەمویان دەکەونە جەژن و دەکەونە پشووە و دواخستنی بڕاردان بۆ بەرهەمێنان. کاتێک لە کۆمپانیایەک زۆرینەی یاخود تەواوی کۆمپانیەکە بەهۆی پشووی جەژنەوە دادەخرێت، نادڵنیاییەک لە بازار دروستە بێ، بۆیە بڕیار نادرێت کە وەبەرهێنان زیاتر بکرێ بە تایبەت ئەگەر چ بازاری پشکەکان بێ یاخود لە هەر کۆمپانیایەک بێت ڕای دەگرن بۆ دوای جەژن دۆخی بازارە خوێنەوە دواتر بڕیارەدەن کە هیچ چالاکیێکی دارایی بکەن ئابووری بکەن یاخودنا. هەروەها بەرزبوونەوەی پشتی هەندێک کۆمپانیەکان چ کۆمپانیایەک پشتی بەرزە بێتەوە. بۆ نمونە کۆمپانیایەکی بواری دابینکردنی جلوبەرگ بێ یاخود پێداویستی جەژن بێ یاخود پێداویستە سەرەکیەکان بێ، کاتێک لە ڕەمەزاندا دواتر راپۆرتی خۆی دەخاتە ڕوو قازانج و داهاتێکی باشی هەبووە، ئەوە ئەگەری هەیە کە پشکەکانی خواستی لەسەر بێ واروها پشکەکانی بەرز بێتەوە. هەرەمە نییە هەندێک بابەتی ترم بۆ ئامادەکردون سەبارەت بە کاریگەریەکانی جەژن و بۆنەکان لەسەر ئابووری. کارتێکەرەکانی بازاری دراوەکان، هەندێک باسی بازاری دراوەکانم بۆ کردن لە هەرێمی کوردستان و عێراق و ئەو وڵاتانەشی کە بە تەواوی با بڵێن ڕێژەیەکی زۆر جەژنی تیاپەی ڕەو دەکرێت دەبێ بە پشوو. بازاری دراوەکان دەبێ بە پشوو. بازاری دۆلارەکەی سلێمانی، بازاری دراوی هەولێر، واروها بەغداد و شوێنەکانی تر لە جەژنە دەبن بە پشوو. واروها وەرزی گەشتکردنیشە. دەبینین لە وەرزی گەشتکردنە ئەگەر جەژن بێ یاخود هەر بۆنەیەکی تر بێ، سەر ساڵ بێ هەر بۆنەیەکی تر بێ، ئەگەر خەڵکێک پێویستی بە دراوێکی وڵاتە بێ کە گەشتی بۆکە پێش ئەو بۆنەیە پێش گەشتەکەی دەبینین لە بازاری دراوەکان پێداویستی پارەی خۆی دابین دەکات. واروها لە کۆتایی ساڵی دارایی، کاتێک ساڵی دارایی هەر کۆمپانیایەکی بانکی بێت یاخود هەر کۆمپانیایەکی دارایی بێت کەوێتە ساڵی دارایی خۆیەوە پێویستی بە ماوەیەکە کە داببڕێ لە چالێکیەکانی بۆەوەی حساباتی خۆی بخاتەڕێ. سەبارەت بە کەرتی دارایی و بانک لە جەژندا پشووی ڕسمی بە تایبەت لە هەرێمی کوردستان واروها وڵاتانی کە بە تەواوی جەژن تایدا ڕادەگەیەنرێت و هەروەها وڵاتێکن زۆرینەی پەیڕەوکەری ئاینی ئیسلامن دەبینین کە پشووی ڕسمیە. ئێستا بڕۆ بچەوێت کە پارەیەک بخیتە سەر هەژمارە بانکەکەی خۆت بە هیچ جۆرێک ناتوانانی لەبەرەوەی بانکەکەت کەوتۆتە پشووی ڕسمیەوە. سیمای جەژن لە بازاردا چی لێ دێت؟ با من پێتان بڵێم بەر لە جەژن سیمای بازارەکان چی لێ دێت؟ گۆڕانکاری نرخ دروستە بێت. زۆرجا لێرە لە ستۆدیۆی کورساد نیوز چاودێرانی بازرگانیمان هێناوە قسەمان لەسەرەوە کردووە کە بازار چۆن کۆنتترۆل دەکرێت، چونکە لە جەژناندا زۆر جان نرخەکان دەستکاری دەکرێت، نرخەکان بەرزە بێتەوە. هەرچەنە ئەمەش هەمان باتە ناو یاسایەکی ئابووریەوە کە خواست لەسەر بابەتێک زۆر بێت ئەوە خستنە ڕۆکەی کەمە بێتەوە، ئەمە ژواکە کە تا ڕادەیەک بەهاکەی بەرز بێتەوە. بۆی دەستکاریکردنی و هەروە گۆڕانکاری گەورە لە نرخە ڕۆدا لە مانگی ڕەمەزاندا بە تایبەت لە چ مانگی ڕەمەزان بێ یاخود بەر لە جەژنی ڕەمەزان بێ یا جەژنی قوربان بێ یاخود هەر بۆنەیەکی تر بێ کە زۆرینەی پێویستی بەوە بێ پێداویستی بۆ بکڕێت ئەوە دەبینین کە گۆڕانکاری لە نرخاکرێت.
خواست بەرز دەبێتەوە لەو مانگەدا هەندێک داتا هەن داتای ڕسمی زۆر لەسەرم بابەتانە نین بەس هەندێک داتا هەن باز لەوەکەن کە بازاڕی بەر لە جەژنەکان و بۆنەکان 50% قەرەباڵغترە بەراورد بە بازاڕی کاتی ئاسایی واروها شێوازی بازارکردنیش لەلایەن خەڵکەوە دەگۆڕێت تۆ لە کاتێکی ئاساییە ڕەنگە بچی پێداویستی ڕۆژانەی خۆت بکڕی بەڵام لە جەژن و بۆنەکاندا تۆ دەچی ئەو شتە ئەکڕی کە بۆ جەژن پێویستت دەبێت ئەمە کۆی ئەو بابەتانە بوون کە پێوەست بوو بە چالاکی ئابوووریەکان یاخود کاریگەری ئابوووریەکانی جەژن و بۆنەکان لەسەر جیهان و بە تایبەتە وڵاتانی کە هەر بۆنەیەکی هەبێت بۆ نموناگەر وڵاتێک هاڵوین بەڕێوە بباوە لەو بوارەیە لەو پێداویستیانەیە بۆ ئەو بۆنەیە دەکردرێ خواست لەسەر بازار زیادە بێ ئێمە دەبینین لە جەژنانی ڕەمەزان قوربان کە بازار و لایەنی ئابووری جوڵەیەکی گەورەی لە هەرێمی کوردستان و عێراق بە دواتان جا هەر بۆ قسەکردن لەسەر جەژن و بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی جەژن دەچمە هەولێر پەیامنێرمان گەیلان سابیرم لەگەڵا دەبێت گەیلان سڵاو لێ بێت و جەژنیشە پیرۆز بێت یەکەم ڕۆژی جەژن لە هەولێر چۆن بەڕێکرا پێشوازی خەڵک لەم ڕۆژەیە چۆن بوو پشتیوان سڵاتان لێ بێت جژنی ئێوەش پیرۆز بێت لە شاری هەولێر جەژنی ڕەمەزان یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بە شێوەیەکی زۆر گەرم و کوور لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازی لێکرا ینی هاوڵاتیان بە گەرم و گوڕیەوە دوای 29 ڕۆژ لە ڕۆژی بوون و پەرستشی خوای گەورە ئەمڕۆ دڵیان خۆش بوو جەژن بوو لایەن بە بەخشینەوەی نوقل و شیرینی سەردانی جیران و دەرودراوسێ و خزم و کەسانی خۆیان کرد گردن ئازایان لە خەڵکی کرد بە گشتی لە شاری هەولێر هاوڵاتیان دڵیان خۆش بوو جەژنە پیرۆزیان کرد جەژنێکی زۆر خۆش هەبوو ئەوەی پەیوەندی بە گەشتیاران هەیە ئەوە چاوەڕێ دەکرا ئەوە دەرنەچوو ڕەنگە هۆکارەکەش بزانم بەهۆی ئەوە بوو کە ینی تێک نەگەیشتنێک لە ئەوە هەبوو لە بەغدا لە نێو وەقتی سونی و یەکێتی زانای ئایا ینی ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژن بێ یاخود تاوکەری مانجی ڕەمەزان بێ بۆی ئەمە وای کرد کە گەشتیاران ئەو پێشبینیانی هەبوو دەستەی گەشتگوزار و بەڕێوەتی گشتی گەشتگوزاری هەولێر ئەو پێشبینیانەی کە دەیکرد وا دەرنەچوو هاوڵاتیان یاخود گەشتارێکی کەمتر ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان بەتایبەت شاری هەولێر کرد من جا من دەمێ دواتر قسە لەسەر بابەتی گەشتیاران بکەم میوانێکم لایە شلونك أستاذ عيد السعيد الله أيامك سعيدة وعيدك مبارك لجميع العراقيين إن شاء الله وخاصة محافظة أربيل. أستاذ وين جاي؟ جاي من محافظة النجف إلى أربيل نتونس أربيل جميلة وحلوة وناسها حلوين ومناطق سياحية نجي نتونس أيام العيد وإن شاء الله عيدكم مبارك وكلكم بخير وبركة إن شاء الله إيمان الله يحفظك حبيبي سپاس دەکەم بەڵێ ینی ئەشکورك ئوستاز جان پشتیوان ینی گەشتیاری خوارو ناوەڕاستی عێراق هاتوون بوو ئێرە بەڵام ینی سڵاو لێ بێ قوربان سپاس دەکەم جەژن پیرۆز بی سپاسان دەکەم پێم بڵێ لەکوێ هاتووی والله هەولێر دەژین الحمد لله بەڵێ کەش و هەوای شاری هەولێر پێ چۆنە الحمد لله شکر لە خوای گەورە زۆر زۆر ئەمانە لە خوای بەزیادبی لە سای سەری ئاسایش و پۆلیس و هاوڵاتیانی ئێرەش الحمد لله زۆر مرتاحی ڕەمەزان چۆن بەڕێکرد ئەمڕۆ چۆن بوو بەلاتەوە لە خوای گەورە الحمد لله ان شاء الله طاعت و عیبادەتی هەموو لای قبول بی یا جماعی مسلمانان ان شاء الله ان شاء الله بیتە مایە خۆشی و سەربەخۆی کوردستان و ان شاء الله دەوڵەت هەموو شتێکی الحمد لله زۆر زۆر خۆش الحمد لله هەم لە کەش و هەوایەکی خۆشین و هەل الحمد لله ینی هاوڵاتیەکانیش دڵخۆشن لە خوای بەزیادی بەتایبەت دوو موچە تامەگر موچە خۆری جنابەت زۆر باش بوو دەڵێن قسەکەیە دەڵێن بۆ موچە خۆرە ئەم جەژن بووە بۆ دوو جەژن چکە دوو موچیان لە یەک مانگدا وەگر بوو بۆ دوو جەژن تاکید الحمد لله دەستان خۆش بی دەستی وەش خۆش بی دووبارە دەستان خۆش لێتان وارەگ و سپاسان دەکەم پشتیوان ینی گەشتیار دەمەویست ئاماژە بووە و کەمە قسەتەوە کە گەشتیار لە خواردنەوەڕاست عێراق هاتوون بەڵام وەک پێویست نییە لەگەڵ دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان و تێبێژەکەیان قسەم کرد ئەوان باسییان لەوە کرد کە پێشبین دەکەن ینی لە بەیانیەوە گەشتیاری زۆرتر لە بازگەکانی هەری بازەکانی سونیل پازگە هەولێر ڕوو لە ناوچە گەشتیارەکانی شاری هەولێر و سنتەری شاری هەولێرش بکەن کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی هەولێری ژیانی ئەوانیش ئاماری جیاواز
دەخەنەوە باز لەوە دەکەن ینی زیاتر لە 385 با بڵێن چێشخانە لە سنووری پارێزگاری هەولێر لەگەڵ ئەوش 465 هۆتێل و مۆتێل هەیە میوانخانە هەیە بۆ پێشوازی لە گەشتیاران بە گشتی لە سنووری پارێزگای هەولێر بۆ شەوێکدا یان ئێمە ئامارێکەوە دەستم کەوتووە سنووری پارێزگای دەتوانێتن زیاتر لە 5,000 گەشتیار تەنیا لە شەوێکدا لە خۆ بگرێتن بەڵام بێگومان ئەو ڕێژەیە ئێزگا زۆر ئەو ڕێژەیە نەهاتۆ بۆ شاری هەولێر پێشبین دەکرێت بۆ ینی بەیانی کە دوم ڕۆژی جەژنەوە لە بەشێک لە شارەکانی عێراق یەکەم ڕۆژی جەژنە هاوڵاتێکی ئەگجا زۆر لە ڕێگەی گروپە گەشتیارەکەوانەوە سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن کاتێکی خۆشتر بۆ جەژنی ڕەمەزان بەسەر ببن. گەیلان پێم بڵێ کەشوهەوای ئەمڕۆی هەولێر چۆن بوو هەندێک باز لەوە کرا کە کەشوهەوای هەولێر ئەمڕۆ تا ڕادەیەک تەپڵتۆز بووە و خۆڵبارین هەبوو کەشوهەوای هەولێر ئەمڕۆ چۆن بوو هیچ گرفتێکی بۆ دیوە گەشتیارەکەی هەولێر دروست کرده بوو؟ دەتوانم بڵێم نەخێر چونکە نزیکەی دوو کاتژمێر ینی نالەباری کەشوهەوا هەبوو یانی لە دەوری سعات 11 و تاوەکو سعات 2 کەشەوایشی نالەبار هەبوو یانی تۆز و خۆڵ هەبوو بەیەک بێز هەڵی کرد بەڵام ینی وەکوتم یەکەم ڕۆژی جەژن بووە هاوڵاتیان لە 29 ڕۆژی ڕەمەزان زۆر ماندبوون یەکەم ڕۆژ تەنیا جەژنە پیرۆزیان کرد و سەردانی خزم کە سوکاری یەکتریان کردووە چاوەڕ دەکرێتن بۆ دوم ڕۆژ هەموو گەشتیارش ئەگزا زۆر ڕوو لە ناوچە گەشتارەکانی شاری هەولێر بکە هەمیش هاوڵاتیانی شاری هەولێر بۆ گۆشتی سەیران سەردانی سەیرانگا بکەن و کاتێش خۆش لەگەڵ خێزان و کە سوکارەکانی خۆیان خۆشی دەربڕینی جەژن لە بەیانیەوە دەست پێ دەکات. گەلان سابیر پامنێری کورسات نیوز لە هەولێر سوپاس بۆ زانیاریەکانت هەر پەیوەست بە جەژن دەمێنینەوە من لە نێو ستۆدیۆ بەڕێز کاک محمود تۆفیق سەرۆکی کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکانی سلێمانی لەگەڵا بەخێر بێ کاک محمود جەژنی شەپیرۆز بێت لە هەموو لایەک ئەم جەژنیان چۆن بوو وەکو ئێوە ئەوەی کە چاودێری هۆتێل و مۆتێل و چێشتخانەکانتان کرد ئەگەر بەراوردکاریەک لە نێوان جەژنی ڕابردوو بکەین هەڵسەنگاندنان بۆ ئەم جەژنە چۆنە؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی کوردستان لە قیسلێمانی کە خاوەنی پیشەی خۆیەتی هەموو وەرتێک هەموو بۆنەیەک هەیەتە پێشەوە ئێمە لەگەڵ و نەهاوبەشەکانی قایمقامەتی قەدام مەڵبەندی سلێمانی و بەشدارین لە کۆبوونەوەکانە پێدانی ڕێنمایی بۆ هەموو بنکە گەشتیاریەکان و هەڵبەتە ئەمجارە جیاوازێکی زیاتر هەبووە لەبەر ئەوە حکوومەت مەرجی نەبووە لەگەڵ هەموو ئەو بنکە گەشتیارانە کە لە ڕەمەزانە کراونەتەوە مەرجی ئەویان هەبووە تەنها ئەبێ لە جەژنە شوێنەکانیان کراوە بێ و هەمووشینە ئەو شوێنانەی کە گەشتیاری پیا تێپەڕە بێ وەکو ڕاستە شەقامەکان زۆنی سەرچنا شەقامی سالم سەواڵەکە بەردەرکی سەراوە مەلیک مەحموو ئەمانە ئێمە کە جەدۆلمان وەرگرتووە تەسلیمی بڵین لوجنە هاوبەشەکانی قایمقامەتمان کردووە زیاتر لە 124 شوێنمان ئەمڕۆ کراوە بووە و خۆشم هەر لەگەڵ لوجنە هاوبەشەکانی شوێنی گەشتیاری یعنی بە هۆتێل و مۆتێل و هۆتێل خۆی دایم کراوەیە 24 ساعت کراوەتەوە بەڵام ئێمە مەبەستمان خواردنە خواردنەکان 124 شوێنمان ئامادە کردووە کە سپاس بۆ خوا هیچ کێشە و گرفتێکمان بۆ دروست نەبووە و هەمووشی ئەوەی کە ئێوە تا ڕادێک کە قسەمان کرد باست لەوە کرد کە گەڕانتان هەیە ئەوەی ئێوە شوێنەکانتان بەسەر کردوەوە هەست بە قەرەباڵغیەکەن لەم ڕەمەزانەدا لەم جەژنەدا وەڵاهی خۆی لەم شەوە دەست پێەکا بە زۆری و جوڵەی شەبووە ئەمڕۆ هەم لە ڕێی تەلەفۆناتەوە حجزکردن و تەمەنا ئەەکەم ئینشاءڵڵا مەویست نابین تا ڕادێک ڕەنگە ئەم ئەوەی کە عێراق نەیکردەوە بە جەژن و لە هەرێمی کوردستان ئەو بۆنەیە کە لە هەرێمی کوردستانەیە بە هەمان شێوە لە خواروی عێراقی شەیە و بۆ ماوەی هەفتەیەکش بەردەوامە بێ باشە بەگشتی دەبینین کە چێشتخانەکان و هەروەها هۆتێل و مۆتێلەکان کاریگەری گەوریان بۆ ڕاکێشانی گەشتیار هەیە تا چەند لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە پارێزگای سلێمانی کە سنووری کارکردنی ئێوەیە کار بۆ ئەو کراوەکە زۆرترین گەشتیار بەرە و سلێمانی پەلکێش بکەن ئێمە ینی هەر ئەگەر تۆ بدەوێ گەشتیار ڕابکێشی گەشتیار بەرنامەی هەیە پلانی هەیە ئەبێ حکوومەت هاوکارمان بێ کەوا کەرتی تایبەت و حکوومەت بەیەکەوە جوانە و بە یەکشەوە هەنگاو ئەنێ بۆ زیاتر بژانەوەی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان لەبەرەوە کەرتی گەشتیاری هەمومان ئەیزانین کە کەرتێکی جوانی بێدووکەڵە و هەموو کەسێک سوودمەند دەتیایە بەڵام ئێمە پلانمان ئەوەیە
هەر لە بازگەکانەوە سپاسیانەکەین ئەمانە لە پێشوازیان زیاتر خەمخۆرن لەگەڵ ئێمە بۆ هێنانە ناوەوەی گەشتیار و وەناساندنی بە شوێنە سروشتەکانی پارێزگای سلێمانی و ئێمەش وەکو کۆمەڵا لە ڕێگەی بروشەرەوە و لە ڕێگەی کارتەوە و لە ڕێگەی تەنسیق و علاقاتی شخصیەوە و هەتا لەگە ڕێگەی گروپاتەوە ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە و خاوەن پیشەکانیش هەمووی سپاسیانەکەین ئامادە باشیان تایە و هەمووی هاوکارە بۆ ئەوەی کە کەرتی گەشت و گوزار جارێکی تر ئێمە وای لێ بکەین کە ئەوانەیشی کە تۆراون ئاشیانکەینەوە بیان ناسیینەوە بە سروشتوانەکەی پارێزگای سلێمانی. باسمان لە گەشتیاری ناوڕاست و خواروی عێراق کرد. ئەی چی سەبارەت بە گەشتیاری بیانی؟ ئایا لە وڵاتانی دراوسێەوە یاخود وڵاتانی ئەوروپیەوە ئەو گەشتیارانەی دێن تا چەند لە شوێنەکان ڕازینەوە تا چەند هەوڵی پەلکێشکردنی ئەوانیش دراوە؟ ڕازیبوونی گەشتیار لەسەر خواستی بڵین خۆیانە. ئێستا بۆ نمونە ئەمڕۆ ئێمە گەشتیاری بیانیمان کەمە، بەڵام ئێمە تەمەنە ئەەکەین کە کەرتی تایبەت ئەو هەموو نووسینگە گەشتیاری ترابڵانە کە لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان بوونی هەیە حکومەت زیاتر دەعمیان کە هاوکاریان کە ئیشوکاریان بۆ بڕخسێنێ لەبەر ئەوە وا بکەین کە لە دەرەوە گەشتیار بێنە بیناسێنێ بە هەرێمی کوردستان. ئەمە لەلایەکی ترەوە ئێمە وەکو کۆمەڵا کە مافی خۆمانە چی بڵین چ بەرنامەیەکمان هەبێ، ینی ئێمە ئەگەر ئێستا 25,000 گەشتیار داخلی سلێمانی ببێ ئێمە بێ کێشە ئەتوانین خواردن و خواردنەوە حەوانەوە ئامادە بکەین و بەبێ ئەمە کێشەمان بۆ دروستکە و ئەوانەیشی کە گەشتیارە هێنن بە هەمان شێوە ئەبێ ئێمە هاوکاری ئەوانیش بین بۆ ئەوەی زیاتر ینی تموحمان لەوەیە بێ کە زیاتر بژانەوە بە کەرتی گەشت و گوزارەوە دیار بێ. باشە. ئێوەکو کۆمەڵی چێشخانەکان و هۆتێل و مۆتێلەکانی پارێزگای سلێمانی تا چەند هەماهنگگی لە نێوان تەواوی شوێنە گەشتیارەکانە هەیە بە تایبەت بۆ ئەوەی ئەزمموی دەرەوە شوێنە گەشتیارە گەورەکان پەلکێشی هەرێمی کوردستان بکرێت لێرە دووبارە کرێت و چکە ئازانین کە هەمە چەشنکردنی ئابووری یەکێ لە پایەکانی کەرتی گەشتیاریە و ئازانین کە ئەتوانێت داهاتێکی گەورە بۆ وڵات بەدەست بخە. کەرتی گەشت و گوزار وەکو پێم وتی کەرتێکە هەموو کە سودمە دەتیایە. ئێستا بۆ نمونە کە لە بازگەوە داخڵە بێ لەو تەکسیەوە بیگرێت کە ئەیهێنێتە ناو شار تائیباتە ئەو شوێنەی کە خۆی مەبەستێتی ئەمە وەکو تەکسی ئەچێتە مارکێت دەچێتە ینی بازار لە هەموو جمگەکانە سوودمەندە لە کەرتی گەشت و گوزار. ئەبێ ئێمە زیاتر هەوڵ بدەین ینی هەوڵەکانمان چییە تەمۆحمان لەوەیە بێ کە بە هەموو لایەک ئێمە هەوڵ بین کە ئەم کەرتە زیاتر ببوژێنینەوە زیاتر تموحمانە بێ. ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ بیرکەیتەوانێ ئێمە گەشتیارمان لە ئێرانەوە هات بەڵام لە ئێستادا کەمە بۆ لەبەرەوە تۆ بیرکەرەوانێ تمەن ینی گەشتۆ چ ڕادەیەک باری ئابووری وڵاتان کاریانی ئەمە شتێک نییە شتێک سەرنجی ڕاکێشاوم لەسەر شوێنە گەشتیارەکان هەرێمی کوردستان کاتێک چاودێریەکەی دەبینی خەڵکێک وەکو گەشتیار ڕوو لە هەندێک وڵاتەکەن تەنانەت ڕەنگە وڵاتی دراوسێش هەڵخەڵەتاننیکی زۆر هەیە هەم لە شوێنی حەوانەوەیان هەم لە شوێنی کڕینی پێداویستی و هەروەها خواردنگەکان. چ کەیسێکەیە لای ئێوە کە کەیسێکی هەڵخەڵەتاندن بێ گەشتیارێک گلەیی کرد بێ سکاڵایە بوو بێ کە لە شوێنێک هەڵخەڵەتاوە ئەم جۆرە کەیسانەمان نییە؟ قەناعەتێ هەبێ هەتا ئەم دقەیەک یە سکاڵا بۆ ئێمە نەهاتەوە وەکو کۆمەڵی میوانخانە و شەشخانەکانی کوردستان و ئێمە زۆر تەنسیقیشمان بەخەوەتە لەگەڵ نەهاو بەشەکان و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئەمڕۆ هەتا ئێوارە ئێمە لە بازاڕ بووین ینی ئەو بنکانەمان ئەو بنکانەمان بەسەر کردوێتەوە کە کراوە بوون بە ڕووی گەشتیارانە ینی لە ڕووی نەبوونی نان یا سەمون یا هەشتێکی تر ئێمە نسکاڵامان بۆهاتە خزمەت گوزاریەکان بەدڵی گەشتیاران و گەشتیاران ڕازین ئێمە هیچ کێشەیەکمان نییە خۆز کە گەشتیار وای لێباتە زۆری بۆ ئێمە بێنایە ئەو وەختە بۆیان دەرەکەوت ئێمە خزمەتیا چۆن کورتی پێم بڵێ پلانەیە بۆ ئەوەی ئامادەکاریەکان تۆ باسی لەوە کرد کە 25,000 گەشتیار بێتە سلێمانی بەبێ کێشە پێشوازی لەکرێت هیچ ئامادەکاریەکەیە بۆ ئەوەی پلان هەیە بۆ ئەوەی ئەمە زیاد بکرێ ئەگەر لە داهاتووە گەشتیاری زیاتراتن شارەکە بتوانێت بەرگەی بگرێت لە ڕووی مانەوە و حەوانەوە؟ وەڵی ئەبێ پلان هەبێ لەبەرەوە تۆ سەبیرکەرەوە ئێمە مەسروفاتێکی زۆر ڕسوماتێکی زۆر ینی کارەبایەکی زۆر ئەمڕۆ لەسەر ئاستی هەموو بنکە گەشتیاریەکانە. ئێستا من ئامارێکم لایە لە 160 خاوەن بنکە گەشتیاریەکانە پارێزگای سلێمانی کرێچیە. ینی ئەبێ ئەمە وای لێ کردووە ئەبێ ئێمە زۆرترین هەوڵ بین بۆ ئەوەی زووتر قازان بەدەستبێنین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئێمە ئەگەر بیرکەینەوانێ کەرتی گەشت و گوزار
ینی ناکرێ ئێمە دانیشین و بەس من ئیشم ئەوە بێ ئەگەر گەشتیار هات جێگەی بەمێ نەخێر ئەبێ من پلانیکەم هەبێ تەموحیترم زیاتر بێ تێکەڵ بە هەموو کەرتی تایبەت و حکومیش بین بۆ ئەوەی زیاتر پاشنابین بە دیوە گەشتیارێکە بدرێت بەڕێز مححمود تۆفیق سەرۆکی کۆمەڵی چێشخانە و میوانخانەکانی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوون دووارە جەژن پیرۆز بێت هەر لە پرسەکانی پێیوەست بە دیوی گەشتیاری بە تایبەت لە جەژندا دەمێنمەوە زیاتر لە 7 گەشتیاری ئەوروپی گەشتێکی دوور و درێژیان دەست پێکردووە لە ئەڵمانیاوە دەیانوێ ژمارەیەکی زۆر وڵات ببڕن تاوەکو دەگەنە ئەفریقا جام گەشتیارانە گەشتەکان بەبێ فڕۆکە ئەنجام داوە ئێستاش پاش بڕینی 5 وڵات گەیشتن بە هەرێمی کوردستان و سەردانی دوکانیان کردو بە سروشتی هەرێمی کوردستان و سروشتی دوکان کە ئەو شاخ و ئاو سروشتە جوانیان بینیوە سەرسامی خۆیان دەربڕێەوە. لە منداڵیەوە خەونێکی هەیە و لە کۆتاییەکانی تەمەنیدا بەدی دێنێت. سەرەتای ڕۆژێکی نوێیەتی بڕینی سنووری وڵاتەکان و گەشتکردن بێ فڕۆکە خەونەکەی ئەوە. بە کەرەڤانە گەشتیاریەکەی سنووری 5 وڵاتی بڕیوە. لە ئەڵمانیا دەستی بە گەشتەکەی کرد و ئێستا لە کوردستانە لە ئەفریقاش کۆتایی پێدێنێت. بینینی ناوچە گەشتیاریەکانی دوکان بۆ سەبینەی بەڕەچەڵک سویسری جیاوازە. سێری هەر لایەک دەکات دەرونی لەگەڵ سروشت و ڕووبارەکان تێکەڵ بەیەکدی دەبن. I enjoy Kurdistan. It's a very nice place, wonderful landscape. من زۆر چێژ لە کوردستان وەردەگرم. ئێرە شوێنێکی زۆر جوانە. دیمەنێکی سروشتی زۆر ناوازی هەیە. خەڵکی زۆر باشی هەیە، زۆر بەڕێزن. با بوو کەسەی دەڵێن بەخێر بیت بۆ کوردستان. بەڕاستی ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ من کە لێرەم. زیاتر لە 7 گەشتیاری ئەوروپی باسی ئۆتۆمبیلی جیاواز هاتوونەتە دوکان و دایانەوێ جگە لە گەشتکردن کللتور و نەریتی کوردیش لە ناوچەکە ببینن. ئێرەم زۆر خۆش دەوێت. خەڵکی ئێرە زۆر باشن و دڵێکی پاکیان هەیە. ئێرە وڵاتێکی زۆر نایابە. چێژێکی تایبەتی هەیە. دەمەوێت دەربارەی کولتوری ئێرە بزانم. پێشتر خوێندومەتەوە بەڵام هێشتا دەمەوێت زیاتر خەڵکی ئێرە بناسم و باسی کولتوری خۆیانم بۆ بکەن. هەرچەندە گەشتەکەیان بەردەوام ماندویان دەکات بەڵام ئەوان دەیانەوێ ئەمە ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی سەرانسەری جیهان بگەڕێن. کوردستان very nice mountain. من زۆر چێژ لە کوردستان وەردەگرم. ئێرە شوێنێکی زۆر جوانە، دیمەنێکی سروشتی زۆر ناوازی هەیە، خەڵکی زۆر باشی هەیە و زۆر بەڕێزن. بە هەموو کەسێک دەڵێن بەخێر بیت بۆ کوردستان. بەڕاستی ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ من کە لێرەم. Congratulations for this part of Kurdistan. لەم ساڵانەی دواییدا هەزاران گەشتیار بۆ بینینی ناوچە ڕەنگینەکانی کوردستان گەشتیان کردووە. ئەوەش ڕێژەی گەشتیاری بەرز کردووەتەوە و بۆتە پاڵنەرێک بۆ بەرەو پێشبردننی ناوچە گەشتیاریەکان. بڕوابادین کورسات نیوس دووکان. هەر پێوەست بە پێشوازیکردن لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان و هەروەها هاتنی گەشتیاران لە سلێمانیەوە ئەمیرم لەگەڵا دەبێت. ئەمیر محەممەد پەیامنێری سلێمانی سڵاو لێبێت. ئەمیر دۆخی بازار چۆنە؟ دەبینم کە پشتەوەت قەرەباڵغە و هەروەها پێم بڵێ هاتنی گەشتیار لە یەکەم ڕۆژی ڕەمەزاندا چۆن بووە خەڵکی چۆن پێشوازیان لە جەژنی ڕەمەزان کردووە؟ سڵاو لێبێت پشتیوانم کاتەوە باش جەژنیشی پیرۆز بێ. جەژنی تۆش پیرۆز بێ. من بیرم چوو ینی گەشتیارێکی زۆر زۆر سپاس قەی ناکێشە نابێ. گەشتارێکی زۆر ڕویان کردوتە سەرجەم هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی. وەک دەزانین یعنی لە کاتی بۆنەکاندا شاری سلێمانی یەکێکە لەو شوێنانی کە زۆرترین گەشتیار ڕووی تێکات. هەڵبەت دەمەش کۆمەڵێک تایبەتمەندی هەیە هەر بە بۆنەی شوێنە گەشتیاریەکانەوە هەم بە بۆنەی شوێنە گشتیەکانیەوە کە بۆ نمونە منە سێکێکم لە یەکێکم لە شوێنە گشتەکان لە شەقامی سالەمم یان لە سەهۆڵەکەم کە شوێنێکە بە ڕۆژانی ئاسایی جمەی دێت جاوەرە بگاتە ڕۆژانی جەژن کە بە سەدان گەشتیار ڕویان کردوتە شاری سلێمانی و هەڵبەت دێنە ئێرە لێرە
خواردن و خواردنەوە جیاوازەکانی شاری سلێمانی تاقیەکەنەوە و ئێرە شوێنێکی سەرەکیە خود بڵێن شوێنێکە کە زۆربەی گەشتیارەکان دێن بۆی چونکە ئەم شوێنانە لە ڕۆژانی جەژندا بەکراوەی دەمێننەوە وەک دەزانین ینی ساڵانێکە ئەو بڕیارانی کە گەشتوگوزار دەستێک گەشتوگوزار دەری کردووە یەکێک لەوانەیە خۆ بڵێن قایمقامیەت بە بەردەوامی هەوڵدەدا بۆ جێبەجێکردنی ئەوەیە کە ئەو خواردنگایانەی یاخود ئەو هۆتێل و مۆتێلانی کە لە ڕۆژانی ڕەمەزاندا کراوە بن دەبێت لە ڕۆژانی جەژنیشدا بە هەمان شێوە کراوە بن و خزمەتی گەشتیاران بکەن یعنی ڕێگا نادرێت بۆ شوێنانەکە لە ڕۆژانی جەژندا دوکانەکانیان دابخەن کە و پشوبن تەنها بەوانە نەبێت بەو خواردنگە و هۆتێل و مۆتێلانە نەبێت کە لە ڕۆژانی ڕەمەزاندا بڕیاریان داوە کە بیکەن بە پشوو وانی هەرسی ڕۆژەکە بە تەواتی دوکان دابخەن بەڵام ئەگەر بڕیار بدەن کە دەبێت خواردنگەکان یاخۆ چێشخانەکانیان بکەنەوە دەبێت لە ڕۆژانی جەژنیشدا بە هەمان شێوە کراوە بن ئەمەش بۆ ئەوەی کە کاراسانی بۆ گەشتیاران بکات چونکە وەک دەزانین ینی لە ساڵانێکی زۆر بەر لە ئێستا گەشتیاران و کێشەیان هەبوو کە دەهاتنە شاری سلێمانی بە تایبەتی لە کاتی بۆنەکاندا نەک شاری سلێمانی سەرجەم شار و شارۆچکەکانی دیگە هەرێمی کوردستان و عێراقیش بۆ بۆنەی جەژنەوە بەشی زۆری چێشخانەکان داخران بە تایبەتی لە یەکەم ڕۆژی جەژنە چێشخانەکان داخران ئەمەش کێشەی بۆ گەشتیاران دروستەکرد کێشەیەکی زۆری بۆ دروستەکردن بەڵام ئەم بڕیارانە وای کردووە کە ئەو پیاوە لەوڵە بەیانی دۆ ڕۆژی جەژنە بە هەر بزانی سواز بۆ زانیاریەکەەوە وای کردووە کە یعنی بە بەردەوامی گەشتیاران بیر لەوە نەکەنەوە کە دێنە شاری سلێمانی تووشی کێشە و گرفتە بن تووشی کێشەی مانەوە بن هەرچەندە ئەوەی کە من قسەم لەگەڵ هەندێک سەرچاوەیە کردبێت لەگەڵ گەشتوگوزارا کردبێت لەگەڵ ژنەکانی قایمقامەتان کردبێت باسییان لەوە کرد کە بەشێکی زۆری هۆتێلەکان بە تەواوەتی پڕ بوون بەڵام ئێشتا هەر شوێن ماوە ئێشتا چکە حسابی ئەوە کراوە کە گەشتارێکی زۆر ڕوەکاتە شاری سلێمانی ینی ئامادەکاری کرابوو لە پێشوردەدا گەشتوگوزار من لە ڕۆژانی بەر لە جەژن لەگەڵ وتەبێژی گەشتوگوزار قسەم کرد کۆمەڵە گفتوگۆمان کرد لەسەر بابەتەوەتی ئامادەکارەکان ساڵ بۆ سەرجەم هۆتێل و شوێنە گشتەکان ئاگادار کراونەتەوە ئەو بڕێی کە پێشبینی کراوە ئەوەندە گەشتار ڕووکاتە هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەوەندە گەشتار ڕووکاتە شاری سلێمانی ئامادەکاری بۆ وانەش کراوە هەم لە دابینکردنی شوێنیمانەوە بۆیان هەم لە دابینکردنی خواردن و خواردنەوە بۆیان بۆیە بەگشتی ئێستا یەکەم ڕۆژی جەژنە ئەوەی کە دەیبینن یعنی شەقامی سەهۆڵەکە شەقامی سالمێکێکە لە شەقامەکان بەڵێ ئەمیر خەڵکی چاک ڕووی کردوون بەخێر بێن باو هاوڵاتی وەرگری چۆنە بازار خوا بەزیابێ زۆر قەرەباڵخە چیان زیاتریان ئەم لە یەکەم ڕۆژی جەژنایە و کێ زیاتر کرد کورد و عەرەب یەکەڵ زیاتر کوردەکەی خۆمانە زیاتر کوردەکەی خۆمانە بەڵێ هەستەکان خەڵکی عەرەبیش زۆر هاتووە ئەرەوەڵا خەڵکی عەرەب زۆرتر ڕووی تێگردوین و بازارەکە زۆر هەستەکان گەشتیارەکە کەمترەیان زیاترە ئەم ساڵ دۆزێ باشترە دۆزێک باشترە گەشتیاری باشتر هاتووە بەڵێ لەخوا بەزیاد زۆر باشە نرخۆشیشتان نەگۆڕیوە بڵێن بۆنی جەژنەوە گران کرابێت نا هەمووی وەکو یەکە هەمووی وەکو یەکە هەمووی 1500 گۆشت 2000 دەماندوو ژیاریە خوا لەش ساڵ با قوربانەوە چاو ماسەکەم بەخێر بێنی سپاس دەکەم پشتیوان ببوورە وەڵاو کاتی کە پرسیارەکەت کرد بەڵێ ویستمەوە پێ بڵێم نەبێتە قسەی ئەو هاوڵاتی کە پێی وتی بەیانی دووەم ڕۆژی جەژنە لە هەرێمی کوردستان بەڵام لە عێراق بەیانی یەکەم ڕۆژە بۆیە هاتنی گەشتیار ڕەنگە لە بەیانیە گۆڕانکاری بەسەرا بێت جاوێکیش کە من بیرم چوو جەژنە پیرۆزە لێ بکەم لە کورسات یەکمان بینی بوو یەک دوو جا جەژنە پیرۆزەمان کرد سوپاس بۆ زانیاریەکانت لە دەرفەتی ترا سەبارەت بە هاتنی گەشتیار لە گەشتەکانی ترا ئەگەڕێنەوە وڵات بەڵێ ئەوەی کە ئەمیر باسی کردووە بینیشمان هاوڵاتیەکی زۆر ئێستا لە دەرەوەن بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بووە و تا ڕادەیەک لە هاتنی گەشتیاراندا ئەم هاوڵاتی کە ئەمیر دواندی پێوتین کە هاوڵاتیە کوردەکان زیاتر با بڵێن لەوێن و وەکڕیاری ئەون ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە عێراقدا تا ڕادەیەک سەر لە شێوان هەبوو لە خستنە ڕووی جەژن سبەینێ یەکەم ڕۆژی جەژنە بێ لە ناوڕاست و خواروی عێراق لە هەرێمی کوردستان سبەینێ دووەم ڕۆژی جەژنە بێت ئەمە جوا دەکات ڕەنگە هەندێک کە پلانیان هەیە لە جەژندا سەردانی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن سبەینێ پلانەکانیان جێبەجێ بکەن ئەمەش پێشتریش گەیلان سابیر پەیامنێری کورسات نیوز لە هەولێرەوەی پێوتین کە هاتنی گەشتیار تا ڕادێک بۆیە لە یەکەم ڕۆژی جەژندا لە هەرێمی کوردستان کەم بووە هەمانە هۆکارە بووە کە تا ڕادەیەک دواخستنی جەژن بۆ سبەینە یاخود دیاریکردنی سبێنێ وەک یەکەم ڕۆژ جەژن لە عێراق کاریگەری لەسەر هاتنی گەشتیارە بوو وەک تەنانەت گەشتیارێکی عەرەبیشی وەرگرت هاوڵاتیەکی عەرەب کە باسی لەوە کرد
هاتون بۆ هەولێر بۆ ئەوەی جەژن بەڕێوە بن ڕەنگە هەندێکیش خوازیاریان بوو بێ کە جەژن بکەنەوە لە ناوڕاست و خواروی عێراقەوە ئەمڕۆ هاتن لە هەرێمی کوردستان کردیان بە جەژن هەر پەیوەست بە هاتنی گەشتیار لە نێو سۆدە هەورامان جەلال و تەبێژی گەشت و گوزاری هەڵەبجە میوانم دەبێت هەورامان بەخێر بیت کاکە هەورامان جەژنیش پیرۆز بێت جەژنی ئەوەش پیرۆز لە بینەرانی کورسات و لە ئەستافی کورساتێش پێشتر هەندێک قسەمان لەگەڵ گەشت و گوزاری هەڵەبجەیە کرد لە کاتی نەورۆزاوتیان ئامادەکاری زۆرمان بۆ هاتنی گەشتیار کردووە لە جەژنی ڕەمەزاندا ئامادەکاریەکان چۆنن و ئەوەی کە ئەمڕۆ تۆ چاودێریت کردووە هاتنی گەشتیار چۆنن بۆ ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە ئەمڕۆ وەکو خۆت باست کرد بە بۆنەوەی تا ئێستا لە عێراقا نەکراوە بە جەژن بەیانی یەکەم ڕۆژی جەژنە لە عێراقا بۆیە تۆزێک هاتنی گەشتیار ستی پێوە دیارەوە بەڵام هەر گەشتیار هاتوون بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە جا لەوەی کە پلانی ساڵانەمان هەیە ئامادەکاریەکەین بۆی پێشوازی لە هاتنی گەشتیار بکەین بۆ ناوچە گەشتیارەکانمان لە بۆنە و جەژنەکانە بە پلانێکی تایبەتەوە ئامادەکاریەکەین بۆ ئەوەی کە پێشوازی لە هاتنی گەشتیار و سەردانیکەر بکەین ئەم ساڵیش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئامادەکاریەکی باشمان کردووە پێشوەختە سەردانی سەرجەم شوێنە گەشتیاریەکانمان کردووە لەگەڵ سەرجەم خاوەن خانەباخ و ئوتێل و ڕێستۆران و چێشتخانە و ئادوکان و کافتریاکان کە لە ناوچە گەشتیارەکانە هەن ڕێنماییمان پیاون و لە ڕێگەی لیژنەکانمانەوە بە تایبەت لیژنەی پشتینی بەڕێوەبەرایەتی گشتیمان سەردانی سەرجەم ناوچە گەشتاریەکانیان کردووە ڕێنماییان پیاون و ئەگەر هەر کەم و کورتێک هەبوو بێ ئەوان پیان وتون بە خاوەن شوێنە گەشتیارەکان و چارەسەر کراوە جیا لەوەش ئێمە بۆ ڕۆژانی جەژن چەندین تیمی تایبەتمانە بێ لە ناوچە گەشتیارەکان و دوو لیژنەی پشکنینمان سەرپەرشتی پشکنین و پێدانی ڕێنمایی و تۆمارکردنی سەرپێچی و چاودێری نرخەکانەکەن لە ناوچە گەشتیاریەکانەوە لیژنەیەکیشمان کە بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە سەرپەرشتیەکە بە بەردەوامی بە ناوچە گەشتیارەکانە ئەگەڕێت بۆی چاودێری بارودۆخی گەشتیاران و ناوچە گەشتیارەکان بکەوە لەگەڵ بەگشتی کاکەورامانەمەوێت پرسیاری بکەم بەگشتی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە چەند ناوچەی گەشتیارین و ئایا ئەوەی کە ئێوە ڕێنمایەکانیان پێدەن لە ڕووی پێشکەشکردنی خزمەت گوزاری بە گەشتیاران لە چه هەستێکان ئێمە لە هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە و ئێمە ئەم ساڵ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجەوە پار ساڵیش خولێکی جیاوازمان کردەوە بۆ سەرجەم خاوەن شوێنە گەشتیاریەکان بۆی بە ئاشنایانکەین بە نوێترین شێوازەکانی گەشت و گوزار بەڵێ خولێکی هۆشیاری بۆ ئەم ساڵیش پلانمان هەیە ژمارەی خولەکانمان زیاد بکەین لەبەرەوەی ئێمە ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوەکەنە ناوچە گەشتیارەکانی ئێمە سەرجەم خاوەن شوێنە گەشتیاریەکان سواز بخوا پابندن بە ڕێنمایەکان و پابندن بەو خولانەوە کە ئێمە پێشکەشیانەکەین و تا ڕادەیەکی باش هاوکاری باشی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجەن ئەمەش وای کردووە ینی ئێمە فیدباکی گەشتیاران وەرەگیرین پرسیار لە گەشتیارانەکەین چ گەشتیاری ناوخۆی بێت چ گەشتیاری دەرەوە بێ ڕاستە لە هەندێک شوێن ئەکرێ خروقاتە بێت لە ڕووی بەرزکردنەوەی نرخەوە پاک و خاوێنی وەکو پێویست نەبێ بەڵام بەگشتی گەشتیاران لە ناوچە گەشتیارەکان ئێمە و لە دەبینین سنووری پارێزگای هەڵەبجە و بە تایبەت هەورامان ناوچەیەکی دڕفێنەوە خواکردێ تا چەند توانراوە بەرهێنان لەم جوانی سروشتەیە بکرێ هەماهەنگی لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکانە بکرێ بۆ هێنانی گەشتیار بۆ ناوچەی هەورامان و سنووری پارێزگای هەڵەبجە لە ڕووی وەبەرهێنانەوە ئێمە ئەتوانم بڵێم لە ڕووی وەبەرهێنانی گەشتیاریەوە پێویستمان بە وەبەرهێنانی زیاتر لە بواری گەشتیاریە بەتابەت لە ژێرخانی گەشتیاریە ئێمە وەکوتم 36 ناوچەی گەشتیاریمان هەیە ئێمە ساڵانە کۆمەڵک پرۆژەی جیاواز پێشکەشەکەین لێرەشەوە لە ڕێگەی کورساتیشەوە داوا لە وەبەرهێنەران و داوا لە خاوەن کەرتە تایبەتەکانەکەین ڕووبکەنە پارێزگای هەڵەبجە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە هەموو ئامادەکاریش هەموو هاوکاریشانەکەین و ئامادەشین زەویشان بۆ تەرخان بکەین بۆی پرۆژەی گەشتیاری بکەن ئێمە پێویستمان بووەیە ینی ژمارەی هۆتێل و ژمارەی مۆتێل و کۆمەڵێک بازاڕی جیاواز و کۆمەڵک شوێنی گەشتیاری جیاواز بکرێتەوە لە پارێزگای هەڵەبجە بۆیە ئومێد دەکەم بۆ ساڵی نوێ
و بۆ ئەم ساڵ و بۆ ساڵی 2026 کۆمەڵێک پرۆژەی جیاوازی گەشتیاری لا پارێزگای هەڵەبجە ببینین کە کاریگەریی ڕاستەخۆیان دەبێت لەسەر گەشت و گوزار. بە کورتی ئەوم پێ بڵێ کە لە سنووری پارێزگای هەڵەبجە فیستیڤاڵی هەنارمانەیە، فیستیڤاڵی پاییزمانەیە، بۆ بەهار هیچ فیستیڤاڵێک پلان هەیە بکرێ؟ بە دڵنیاییەوە بەنیازین انشاءڵە لە مانگی 4 لە ناوچەی نەورۆڵی فیستیڤاڵێکی جیاواز بەڕێوەبەرین و هەموو ئامادەکاریەکیشمان کردووە بۆەوە انشاءڵە لە مانگی 4 فیستیڤاڵا خێنە بواری کاتەکەتان دیاری کردووە؟ بە دڵنیایەوە بۆی لە کۆتایی مانگی 4 لە ناوەڕاست بۆ کۆتایی مانگی 4 لە ناوچەی نەورۆڵی انشاءڵا بەنیازین فیستیڤاڵێکی واکەین. بەڕێز هەورامان جەلال وتەبێژی گەشت و گوزاری هەڵەبجە سوپاس کە لەگەڵمان هەڵبەتە هەر پەیوەست بە هاتنی گەشتیار دەچمە ڕاپەڕین ئارام پیرۆت بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕاپەڕین لەگەڵمان دەبێت کاکارام سڵاو لێ بێ پێم وابێت تۆزێک ڕامانگرتی بمان بەخشە و جەژنیشە پیرۆز بێت لەم جەژنەدا بەراورد بە جەژنی ڕابردوو هاتنی گەشتیار بۆ سنووری ڕاپەڕین چۆن بوو؟ بڵێ زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێت سەرەتا پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو خەڵکی کوردستان و عێراق بەگشتی دەکەم. بە تەکید دیارە هاتنی گەشتیاران لای ئێمە ساڵ بە ساڵ ژمارەکەی بەرزبوون بەرەو بەرزبوونەوە دەچێت بەهۆی دروستبوونی ژمارەیەک لە پرۆژەی گەشتیاری بچووک و مامناوە 200 لە سنوورەکەماندا و دروستبوونی ژمارەیەکی زۆر لە ڕێستۆرانتی بەرچاو جوان و سەرنجڕاکێش هەروەها کردنەوەی مەرزی چێلێ لە سنوورەکەماندا ئەمە هۆکارن بۆی ژمارەی گەشتیاران بۆ سنوورەکەمان بەردەوام ڕوو لە زیاد بکەن. بەڵێ کاک ئارام باس لەوە کرد کە جیاواز لە ناوچەکانی تر بەردەوام لە سنووری ڕاپەڕین هاتنی گەشتیار زیاد دەکە. ئێوە ئامادەکاریەکانتان بەردەوام جیاواز لە ڕابردوو چۆنە؟ ئایا گەشتتان بەو شوێنە گەشتیاریانە داوە بۆی گەشتیارێکی زیاتر پەلکێش بکرێت؟ بەڵێ بە تەکید ئێمە لە هەموو بۆنەکاندا لە بۆنەکانی جەژن یاخود نەورۆز یاخود سەری ساڵەکاندا لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی خۆمانەوە ئەم شوێنە گەشتیاریانە ئاگادار دەکەینەوە کە گەشتیار و سەیرانکەر زیاتر ڕووی تێدەکەن بۆی ئامادەکاری باشتر بکەن بۆ پێشوازیکردنی لە گەشتیاران. ئەمەش بۆ خۆی هۆکارێکە بۆ ئەوی گەشتیاران زووتڕ ڕوو لە سنوورەکەمان بکەن بە تایبەتی ئەم شوێنە گەشتیارانەی کە مۆڵەتی گەشتیاریان هەیە. بەڵێ کاکارم ئێوەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری ڕاپەڕین چ هەماهەنگیەکتان لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکانەیە بۆ ئەوەی گەشتیارێکی زیاتر پەلکێش کرێن بۆ ناوچە گەشتیاریەکانی ڕاپەڕین؟ بەڵێ بە تەکید ئێمە بەردەوام هەماهەنگی و تەنسیقمانەوەی گروپاتە گەشتیاریەکان هەیە. بەداخەوە ئێمە ژمارە گەشتیارانی ڕوو لە سنوورەکەمان دەکەن تاکو ئێستا لێ ڕازینین و بەردەوام کاری لەسەر دەکەین بۆی ژمارەکانیان زیاتر بکەین. ئێمە پێویستمان بە شوێنی مانەوەی زیاترە گرفتی شوێنی مانەوەی گەشتیارانمان هەیە لە سنوورەکان بە تایبەتی لە شێوەی هۆتێل و مۆتێل و گوندی گەشتیاری. بەڵام ئەوەی کە دیار و بەرچاوە لەم چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆر پرۆژەی گەشتیاری لە شێوەی ڕێستۆرانت و سەیرانگای گەشتیاری و نووسنگی گەشتیاری و یاخود هەموو پرۆژە گەشتیارەکانی تەرفیهەکان لە سنوورەکەمان کراوەتەوە. ساڵانە ڕوولیان لەزار بوونە و هەوڵ لەوەداین کە ئێمە گروپاتە گەشتیاریەکان وا بکەین زیاتر و لە سنوورەکەمان بکەن و کێشە و گرفتەکانی شوێنی مانەوەش یاخود پرۆژەی گەشتیاری زیاتر لە سنوورەکەمان ئەنجام بدەین. بەڵێ کاکارام باست لەوە کرد کە گرفتان لە شوێنی حەوانەوە و مانەوە هەیە. بۆ ئەم بابەتە چیتان کردووە؟ ئایا هیچ پرۆژەیەک پێشکەش کراوە بۆ ئەوەی وەبەرهێنەران ڕوو لە ڕاپەڕین کەن بۆ ئەوی وەبەرهێنان بکەن لە کەرتی گەشتیاریە بە تایبەت دروستکردنی ئۆتێل و مۆتێل؟ بەڵە بە تەکید ئێمە هەنگاومان ناو لە بوارەدا و خەڵکێکی شاتۆتە پێشەوە لە ئێستادا خەڵکانێکمان هەیە لە وەبەرهێنان داوای کردووە کە پرۆژەی ئەنجام بدات لە شێوەی گوندی گەشتیاری یاخۆت هۆتێل و مۆتێل بۆ مانەوەی گەشتیاریان. بەڵام تاکو ئێستا بە پێویست نەچوونە بواری جێبەجێکردنەوە چاوەڕێی ئەوەین خەڵکی تری لە وەبەرهێنەری زیاتر و لە سنوورەکەمان بکەن پرۆژەی گەشتیاری بۆ مانەوەی گەشتیاران ئەنجامەدەن لە سنوورەکەماندا کە دڵنیای لە داهاتوودا سوودێکی زۆریشی لە ڕووی مادیەوە بۆ خۆیان دەبێت. بەڵێ کاک ئارام هیچ داتایەک لەبەردەستایە ناوچە گەشتیاریەکانی ڕاپەڕین چەند ناوچەی گەشتیارین واروەها هاتنی گەشتیاران لە ساڵانی ڕابردووە چەند بووە بە تایبەت لە بۆنەکاندا؟
بەتەکید بەڵێ وەکو ئاماری گەشتیارێکە لە ڕاستدا ئێمە پێشتریش ئاگادار کراوی دەما کە هیچ ژمارەیەکی هاتنی گەشتیاران ئاماژەی پێدەدرێت بە حکومی ئەوەی کە دیارە دقیقی ژمارەکان دووەم لە ڕاستیدا ژمارەی گەشتیارەکان بەڵێ ساڵ بە ساڵ ئێمە باسمان کرد کە ڕووی لە زیادبوونە بەڵام وەکو ژمارە لەوانەیە لە ئێستادا وەکو بۆنەکان کە لە پێشن لە بەردەستمەندانم بێت. ئەوەی کە ڕاپەڕین جیاب کاتەوە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە کە بێتە ڕووگەیەکی گەشتیاری چین مەقەوماتەکانی گەشتیاری لە ڕاپەڕین چین ئەگەرتۆوەکو بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕاپەڕین بیخێتەوە. دیارە ئێمە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری لێرە ببوورە بەتەکید ئێمە زۆربەی ڕەگەزە گەشتیاریەکان بەشێکی زۆری ڕەگەزی گەشتیاری لە سنوورەکەی ئێمەدا هەیە دەکرێت بڵێمە لە ڕووی هاوینیەوە چەند شوێنێکمان هەیە گەشتیاری هاوینی دەتوانین ڕووی تێبکەوە ئێمە سنوورەکەی ئێمە شاخ و داخێکی زۆری لێیە کە سەرنج ڕاکێشن بۆی گەشتیاری شاخی هەروەڵا سنووری ئێمە دەکرێت بڵین بەشی هەرە زۆری بەحرەکەی دوکان لە دەکەوێتە سنووری قەزای ڕانی سنووری ڕاپەڕین هەیە دەکرێت گەشتیاری بەحریشمان هەیە و ساڵانە بەفرێکی زۆر لە سنوورەکانی ئێمە دەبارێت بۆی بڵێن ڕەگەزی گەشتیاری بەفریشمان هەیە بڵێ زۆربەی ڕەگەزەکان هەیە بەڵام لە ڕاستیدا زۆربەی ناوچە گەشتیاریەکان دەکرێت بڵێیت بە سروشت گەشتیارین هەنگاوەکانی پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە ڕووی پرۆژەی گەشتیاری و بەرهێدانەوە لە سەرەتادان بەڵام ئەم شوێنانەی کە بە سروشت گەشتیاری خەڵکێکی زۆر ڕوو لە سنوورەکانمان دەکەن. بەڵێ بەڕێز ئارام پیرۆت بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین سوپاس کە لەگەڵمان بووی هەر پەیوەست بە پێشوازی لە جەژن تورکیاش یەکێک بوو لە وڵاتانەی کە وەکو دراوسی کێرێمی کوردستان ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژن بوو لە باکووری کوردستان و وڵاتی تورکیا ئەمڕۆژ یەکەم ڕۆژی جەژن بوو بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر پێشوازی لە جەژنی ڕەمەزان فورات محەممەد ئۆغڵۆ پەیامنێری ئامەد لەگەڵمان دەبێت فورات جەژنت پیرۆز بێ ئەم کاتت باش پێمان بڵێ جەژن چۆن بەڕێوە چوو ئەمڕۆ لە ئامەد. جژنی تۆیش پیرۆزبە بەڕاستی ئەتوانم پێ بڵێم کو لە بەیانی حتانی ئێستا لە ئامەد لەبەر و کەشت و هەوا زۆر بە بارانە و ساردە لەبەر بە زۆر باندۆرەکی گەورەیش ئەکەل وڵاتیان وەکو دیمەنیش دیارە منیش وەکو چاکێتی خۆی بۆ باران لە خۆکم لە زۆر وڵاتیانیش لە کۆلان و لوقادان ئەوە نەماوان هەرکەس دەڕنە ماڵ و هەروە میێوانداری و دەچینە مۆڵ دەچینە کافە داکو بتوانە بن جژنی خۆیش لە دەرەوە پیرۆز بکەم. باندۆرێکی زۆر گەورە ئەمڕۆ لەبەر باران لە بەیانی حتان ئێستا بەیانیش لە وڵاتیان ڕۆژی جژنی یەکەم لە ئامەد و باکوورین کوردستان دەڕۆن گۆرستانان سەراتە لە گۆرستانان جژنی خۆ پیرۆز دەکەن و پشتێ لە گۆرستانان ئەو دوعای و هەروە بیرئانینن ئەوان دەڕۆن ماڵی خۆ لە ماڵیش کۆتایات ئەو گەنجەکان و کەچ و کوڕانیش ئەوە دەرچن دەرەوە و لە دەرەوە لە کافێتاریا و لە مۆڵان دادنشن و شیرنایی و هەروە چێکی بەدەخۆم ئەتوانم پێ بڵێم کو جژنی باکووری کوردستان و گشتین تورکیا ئەم ساڵ تۆزێک جیاوازترە لە ساڵین بۆری و جژنین لە کاتی بۆری چونکە نرخێن ئابۆری هەر دچە لە تورکیا باندۆرێکی گەورە لە وڵاتیان و ژیانین وڵاتیانەکە پارەین تورکی هەر دچە دابەزە و دۆڵار و زێر و یورۆ و هەروە دانوساندن و ژیانین وڵاتیان زۆر بەداخەوە ئەوە ماندوو دەبن بۆچی ماندوو دەبن چونکە نرخی جل و بەرگ و خواردن و بەخواردن و گۆشت و هەر تشت نرخن ئەوان زیاد دەبە ئەو زیادبوونیش بە هەمان شێوەی بۆ مۆنچەین ئەوان زیاد نابە لەبەرەوە وڵاتیەک ئەگەر کو یەک کەسێکی کرێکەران بە و ژن و منداڵی ئەوان هەبن مۆنچەیەکی وەربگرە 22,000 و ئەگەر 30,000یش وەربگرە تقریبا ناکە 900 دۆلار ئەوە نەتوانە ژیانی خود دابین بکە لەبەر کو کرێن ئەوان و خواردن و بەخواردن و ئیجار و کارەبە و ئاو ئەوە زۆر باندۆرێکی گەورە لە ئەوانەکە ئەو نەتوانن باوایەکی ئاسانی ژیانی خو تایبەتیش جژنی خو پیرۆز بکەن لە ساڵین بۆری کاتی جژنی ڕەمەزان و قوربان بوون وەلاتیان زۆر میوانان هاتن و چوونە دەکردن بەڵام ئەم ساڵ وەکو ژووری بازرگانیش بخواڵێ ژووری بازرگانی بەشێن ئابووری نافخۆ ئەڵێک و هاتن و چوونێ ناو ماڵان کێم بووە خواردنێن لە دەرەوەین یین مەطعەمان ئەوان کێم بووە
کرینێ شەکر و لۆقم و پسکەویت و شتان ئەوە کێم بووە لەبەر و ماڵێکی پێشتر 5 کیلۆ وەردەگرت ئێستا 2 کیلۆ وەردەگرە ئەگەر 3 کیلۆ وەردەگرت ئێستا 1 کیلۆ وەردەگرە ئەوە زۆر باندۆری کە پێشتر کەسێکی و زەواج کرده بە و ئەگەر منداڵیەوەن 3-4 منداڵ و کچان هەبن ئەو کاتە جل و بەرگین ئەوان و پێلاوێن ئەوان زۆر مەصرف دەکردن بەڵام ئێستا نەتوانم بۆ هەموو منداڵێن خۆ جل و بەرگ و پێلاوان وەربگرن لەبەر ئەوە ینی ژیانین جژنی ڕەمەزان بەداخەوە لە بن باندۆری ئابووری تۆزێک تێک چووە. بەڵێ فرات محەممەد دۆغلۆ پامنێری کورسات نیوز لە ئەمەد سوپاس بۆ زانیاریەکان بەم جۆراتینە کۆتایی هەواڵ ئابوووریەکان دووبارە جەژنتان پیرۆز بێ و خواتان لەگەڵ.